ژڤان سڵاو لە تۆ لە بینەرانی کوردستان 24 وەکو خۆشت باس کرد ئەمڕۆ دووهەم ڕۆژی کۆنفرانس پێنجەم کۆنفرانسی زانستی نێودەوڵەتی جێنۆسایدی گەلی کورد بوو کە لە زانکۆی دهۆک بەڕێوە دەچوو بۆ قسەکردن لەسەر ڕاستپاردەکان و بەیانی کۆتایی کۆنفرانس ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و باسی زیاتر دەکەن میوانەکەمان وەکو یەکەم ڕۆژیش ئێمە لەگەڵ ئەو قسەمان کرد لەسەر گرنگی ئەم کۆنفرانسە لە چیدایە بۆچی گرنگە و چۆن دەتوانێت ببێتە ئەم کۆنفرانسە چۆن دەتوانێت ببێتە دەنگ و ڕەنگی زوڵم لێکراوان یاخود ئەنفال کراوانیان جێنۆساید کراوانی گەلی کوردستان و بیگەینە بە هەموو جیان یەکەم ڕۆژ وەکو دوێنێ وەکوتم لەگەڵ کاک خۆشنگ باوانی شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 بووین ئێمە بۆ کۆتاییەکەش هەر لەسەر لەگەڵ کاک خۆشنگ قسەی زیاترەکەین کاک خۆشنگ دووبارە سڵاوت لێ بێ سوپاس کە ئەم جارش لەگەڵمان بەشدارن منەمێ بزانم بەیانی کۆتایی یاخود ڕاستپاردەکانی کۆتایی ئەم کۆنفرانسە چی بوون؟ زۆر سپاس کاک حاکم بەڕاستی هەروەکو لە سەرەتای دەستپێکردنی کۆنفرانسەکە لە یەکەم چاوپێکەوتنە ئاماژەمان بە هەندێک کرد لەوانە دادگایەکی نێودەوڵەتی و مەسائلی لە بواری پەروەردەی و لە بواری ڕۆشنبیری و لەسەر ئاستەکانی ئەکادمی و لەسەر ئاستە نێودەوڵەتەکان ئەم بابەتە بور و ژێندرێ و بکەوێتە قالبێکی یاسایی نێودەوڵەتی و یاسایی عێراقی خۆشحاڵانە کە لە جەلسەی کۆتایی کۆنفرانسەکەدا بەشدار بووم دەرچوو کە زۆربەی ئەو پێشبینیانەی لە یەکەم چاوپێکەوتن لەگەڵ جەنابچاکردن زۆربەی پێشبینیەکان و ئەوانی کە پێشبینیمان کرد کە جێبەجێبی کرابوون بە ڕاستپاردە لە ڕاستپاردە گرنگەکانی کە من تۆمارم کرد و ژێویستی بووم لەلایەن سەرپەرشتیاری کۆنفرانسەکە ئاماژەی پێکرد و خوێندرایەوە لەسەر ئاستی جیاواز بوو ئاستی یەکەمیان کە دەستنیشانان کرد بۆ ئاستی ئەکادمی و ئاستی علمی بوو ئاستی زانستی و ئەکادمی بوو دیارە تەوسیەکانیان دەیانەوێ دوای پەسەندکردنی تەوسیاتی خۆیان لەلایەن ئەو کۆمیتانیان ئەو لزنانەیان کە پانێڵیان بەستووە و گەیشتونێتە ئەو دەرەنجامە لە نهایەتی کۆنفرانسەکە دەیانەوێ ئەو ڕاستپاردانە بەرزکەنەوە بۆ ئەنجومەنی وەزیران لەوێ بۆ پەرلەمانی عێراق بۆ ئەوی ڕاستپاردەکان بەرەو هەنگاوی جێبەجێکردن بڕۆن بۆ ئەوی بگەنە پلانی جێبەجێکردن لەسەر ئاستی ئەکادمی یەک لە گرنگترین بڕیارەکانیان ڕاستپاردەکانیان ئەو بە دەیانەوێ مەرکەزێکی ئەکادمی تایبەتمەند مرکزێکی ئەکادمی تایبەتمەندی یەکگرتوو بۆ بابەتی جینۆساید پێ بکرێت لە ناو کوردستان یەک مەرکەزە بێ ئێستا لەبەر ئەوەی هەر زانکۆیەک مەرکزێکی تایبەت بەخۆی هەیە هەر کۆلێجێک مەرکزێکی تایبەت و هەر کۆمەڵێک سەنتەری لێکۆڵینەوە و هەمووی کۆکەنەوە لێک شوێن بەڵێ دەیانەوێ یەک مەرکەزی ئەکادمی تایبەتمەند بێ هەمویان لەو مەرکەزە کۆ بکەنەوە وەکو مەرکەزێک بۆ ئەوەی تەواوی دکیومنتەکان لەوێ بە پوختی گەڵاڵە بکرێن و ئامادە بکرێن ئەوە لەسەر ئاستێکی ئاستی ئەو بڕیاری ئەکادمی دووبارە دەیانەوێ شتێشتر بکەن لە تەوسیەکانیان ئەوەیە ئەنجامدانی جینۆساید بکرێتە منهەجێکی خوێندن لە ئاستی زانکۆکان بیخوێنن دیراساتی لەسەر بکەن ببێ بە بەشێک لە خوێندنەکان لە کۆلێجە مرۆڤایەتیەکان ببێتە منهەجێکی دراسی و بۆ ئەوەی لە ڕووی پەرەپێدانی زانستی لە ڕووی پەرەپێدان وەکو تایبەتمەندێک بەیانی مامۆستایەک بتوانێت تایبەتمەند بێ بە پرۆسەی جینۆسایدی کورد لە زانکۆ یعنی لە زانکۆ دەرسی جینۆسایدی کورد برێ لەبەر ئەوەی لەو بیاڤە تایبەتمەند زۆر کەمە نییە تایبەتمەند لەسەر ئاستێکی تریان ینی ڕاستپاردەیەکی تری زۆر گرنگیان ئاماژە پێکرد دەیانەوێ یەک لە ڕاستپاردەکانیان ئەوەیە کە جیاوازی بکرێت لە نێوان ئەو بە کۆڵین و شرۆڤەکار و بەحثانەی کە لەسەر ئاستی شوێنەکانی تر کراوە لەگەڵ هی کورد جیا بکرێتەوە مەسەلەن مقارنە بکرێت لە مابەینەوەی لە ڕاوندا کراوە چۆن بەحث کراوە بەحسەکان چۆن کرا هەنگاوەکانی ئەو لێکۆڵینەوە چۆن بوون چۆن هەڵکۆڵینی خاک و بە دواگەڕان لەوێ چۆن ئەنجام دراوە لێرە چۆن ئەنجام دراوە ئەو بەراوردکاریە بکرێ بزانین کامیان پێشکەوتوترن بۆ ئەوەی لە ڕووی پێشکەوتن و لە ڕووی ئەوە مقارنەیە بکرێەوە مەجای دووەم لە سەربواری دووەم کە زیاتر تەرکیدیانێک لە سەربواری یاسا و ماف قانون و حقوقیە
تەوسیان کردووەکە لیژنەیەکی قانونی متخصص بە جینۆسایت وەکو دادگایەک دابدرێت دادگایەک دابنرێت ئەو دادگایەکی یاسایی قانون خەڵکی متخصص و تایبەتمەند بە جینۆسایت دابدرێت ئەویان زۆر پێ بکەن زۆر پێگەنگە لە نەفسی وەخت داوان کردیا داوا دەکەن پەرلەمانی عێراقی پەرلەمانی داهاتووی عێراقی لە جەلسەکانی خۆیدا یاسایەکی نوێی تایبەتمەند یاسایەکی نوێی تایبەت بە پرۆسەی جینۆسایدی کورتەکان چونکە لە دوو جێلیش ڕوویداوە لە شوێنی تریش ڕوویداوە مەسایلی جینۆساید لە زۆر شوێنی تری لە عێراقدا ڕوویدا بەڵام ئەوەی لە کوردستان ڕوویداوە جیاواز بووە بۆی ئەوان دەیانەوێت یاسایەکی تری جیاواز دابنرێ بۆ قوربانیەکانی ئەو جینۆساید خاڵێک تری گرنگ ئەوە بوو کە جەنابی سەرۆکی پەنجەی بۆ ئاماژەی پێکرد و پەنجەی لە سەردانە ئەوە بوو ئەو 48 قوربانیە ئەو 48 تاقانەیە کە دوای ئەنفالمانەوە کە پەیدی تاقانشمان گۆڕی کرێت کردیان کۆنفرانسەکە کردی بە سمبولی کردی بە سمبول بەڵێ هەر لە خۆیان لە ناو ڕاستپاردەکانیان ئەوەیان دەرز کردووە تۆماریان کرد کە ئیتر سنبولی کوردستان بەکاردەین بۆ ئەن بڵێ باشە کاکە هۆشنگ ئەوەی کە تێبینیش دەکرات لەم کۆنفرانسە کۆمەڵێک بیانی نەک هەر ئەوانەی کە با بڵێن باس و لێکۆڵینەوەیان کردووە کۆمەڵێک بیانی دەتوانم بڵێم وەکو چاودێریش بەشدار بوون گرنگی بەشداریکردنی ئەم بیانیانە مامۆستای زانکۆی تیا بوو خەڵکی لەسەر ئاستی سیاسەتمەداری گەورەی تێدا بوو لە سەر وڵاتانی جیهانەوە هەنی گرنگی ئەمە لەوەدایە کە ئەمانە دەتوانن ببنە دەنگ و ڕەنگی جێنۆساید کراوانی کوردستان بەڵێ ڕاستپاردەیەک لەبارەی پرسیارەی جەنابدا تێدا بوو یەک لە ڕاستپاردەکان ئەوە بوو دەڵێ ئێمە داوەت نامەیەک یاخود داخواز بکەین داوا بکەین داواکار بین لە کۆمەلگای نێودەوڵەتی لە پەرلەمانی ئەوروپی کە بتوانێت گوشار بخاتە سەر عێراق بە شێوەیەکی منەظەم بە شێوەیەکی ڕێکوپێک بۆ ئەوەی بە پەلا بەبێ دواکەوتن پرۆسەی جینۆسایدیان بە دواگەڕان بە ڕوفاتی ئەنفالەکان ئەنجام درێ و هەنگاوەیە دەستوریەکانیش جێبەجێ بکە ئەمە لە مەحافلی دەوڵەت بەڵێ لەسەر ئاستی پەروەردەش ڕاستپاردەیەکیانداوە کە لە منهەجی دیراسی دواناوەندی ئەوانش دووبارە ئەوەدا قبول کرد بەڵێ باش زۆر باشە دەست خۆش کاکە هۆشنگ باوانی شرۆڤەکاری تایبەتی کوردستان 24 کە دووبارە لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە زانکۆی دۆک لەگەڵ مامووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنی سپاس بۆ بەڕێستە بەڵێ ژڤان ئەمە لە وەکو گوتم لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 لە دووهۆکەوە لەگەڵتان بووین دەگەڕێنەوە لای ئێوە